بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگەرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێن بێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وام زانیوە قەد و دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ مەدام بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتوویی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدام بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادگی پشوو درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لەبیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باش ناسیوە و لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەخت کرد و سارینا ساعدی لە گیانبەختکردوانی کاروانی شۆڕشی ژینا شاری سنە هەروەک مێژووی خۆی بەردەوام لە ئامێزیدا لاوانی شۆڕشگێڕ و یاخی لەستەم پەروەردە دەکات ئەم شارە سوورە بە خوێنی لاوانێک کە هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران تا بە ئەمڕۆ بە شۆڕش و خۆڕاگری وازیان نەهێناوە و چۆکیان دانەنواندووە لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژەڕەشەی کە تێیدا ژینای جوانەمەرگ بەدەست پارێزەرانی جەهل و خوراپەوە گیانی ئازیزی لەدەستا لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان دژ بەم جینایەتە شاری سنەی خۆڕاگر و شۆڕشگێڕیش بە مانگرتنی گشتیەوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو کۆماری ئیسلامی هەروەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەی خەڵک جارێکی تر دەستیدایە جنایەتێکی بێوێنە لە کوردستان بە تایبەت شاری سنە و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد یەکێک لەو لاوە خوێنگەرم و بوێر و شۆڕشگێڕە شەهید سارینا ساعدی لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی مرگ بر دیکتاتۆر! مرگ بر
دیکتاتۆر! سپێدەی سحەریان کە ئێستاش مەلاون لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. سارینا ساعیدی لە 19 خزڵوەری 1386 هەتاوی لە گەڕەکی نایسەر لە شاری سنا لەدایک بوو. نایسەر گەڕەکێکی هەژار و بێبەشی شاری سنەیە. سارینا زۆر باش لە ئازارەکانی خەڵکی هەژار کە لە پەراوێزدا دەژین تێگەیشت بوو. سارینا هەر لەو ڕۆژەوە کە لەدایک بوو شادی و دڵخۆشی بەیەکەوە هێنابوو بۆ بنەماڵەکەی. سارینا لە تەمەنی 3 بۆ 4 ساڵیدا بوو کە بەداخەوە دایک و باوکی لە یەکجیا دەبنەوە و ساریناش لە لای دایە گەورەی و باوکی ژیان دەکات و گەورە دەبێت. سارینا زۆر حەزی لە خێزانەکەی و لە خوێندن بووە برا بچووکەکەشی زۆر خۆش دەویست. سارینا هەمیشە ئاواتە خواز بووە کە ببێتە کەسێکی بەسوود بۆ کۆمەلگا. سارینا ساعیدی کچێکی تەمەن 16 ساڵان لە بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا لە شاری سنا لە 5 ئابانی ساڵی 1401 بەهۆی لێدانی باتوم بەسەری کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕەژیمەوە لێیدرابوو گیانی لەدەستە. لە ڕۆژی 4 ئابانی ساڵی 1401 و لە هەمان کاتدا لەگەڵ چلەمین ڕۆژی قەچڵی حکوومەتی ژینای جوانەمەرگدا خۆپیشاندان و ناڕزایەتی سەرشەقام لە شاری سنا بەڕێوە چوو و ساریناش وەک ڕۆژانی پێشوو بەشداری ناڕزایەتیەکان دەکات و هەر ئەو ڕۆژە بەهۆی لێدانی باتوم بەسەری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە سارینا بریندار دەبێت. شاید حاڵان باس لەوە دەکەن سارینا سەرەڕای ئەوەی تەمەنی بچوو بوو بەڵام زۆر بوێر و ئازایەنە هەمیشە لە پێشەوەی ناڕزایەتیەکان بووە و وەک لیدەرێکی خۆپیشاندانەکان بە خەڵکی دەکوت کە مەترسن و بە شوێن مندابێن. لە ڕۆژی 4 ئابان کە سارینا لە قوتابخانە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە باری دەرونی باش نابێت. بەڵام سارینا لەبەر ئەوەی دایە گەورەی دڵنەگەران نەبێت هیچ ناڵێت. هەر ئەو شەوەش سارینا لە کاتی پشوداندا بەهۆی لێدانی باتومی هێزە ئەمنیەکانەوە زۆر بەداخەوە گیانی ئازیزی لەدەستەدات و بەم جۆرەوە دەچێتە ناو ڕیزی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینەوە. لە ڕۆژی 5 ئاباندا کاتێک بنەماڵەی سەردانی پزیشکی قانونی دەکەن لەوێ هۆکاری مەرگی سارینا بە لێدانی چەندین باتوم لەسەریدا پەیان بردووە و تەشخیسیان داوە. لە حاڵێکدا بەهۆی فشارخستنە سەر بنەماڵەکەی و بنەهێنی هێشتنەوەی ئەم بابەتە هۆکاری مەرگی سارینایان وەک نادیار بڵاو کردەوە. هێزەمنیەکان تەرمەکەی سارینا دەبەنە گۆڕستانی باش محەممەدی و بە ناچاری لە نیوەی شەودا تەرمی بێگیانی سارینای ئازیز بە خاک دەسپێرن. باوکی سارینا لە پۆستێکی ئینستاگرامیدا نووسی بووی
خوێنی کچەکەم نافرۆشم بە بەڵگەنامەی زۆرم لێو ساختە مەخەڵەتێن. ڕێڕسمی سێهەم و چلەی سارینا ساعیدی بوو بە کۆبوونەوەیەکی گەورەی دژە حکوومەتی و خۆپیشاندەران دروشمی دژی ڕژیمیان بەرز کردەوە. هەڕەشە و هەراسانکردنی بنەماڵەی ساعیدی تەنانەت دوای کوژرانیشی هەر بەردەوام بوو. لە مانگی خەرمانانی ساڵی 1402 باوکی سارینا کاتێک لەگەڵ بنەماڵە دادخوازەکان لەسەر مەزاری گیانبەختکردوانی بۆکان و سەقز دەگەڕایەوە، چەند ڕۆژێک دەست بەسەر دەکرێت و سزای 6 مانگ و نیو زیندانی و 40 قامچیشی بەسەردا سەپێنرا و لە سەروبەندی ساڵیادی ژیناش برا و خالەی سارینا بۆ چەند ڕۆژێک دەست بەسەر دەکرێن. نادری تو فرسنگیادری تو دشمنت رسوا کرد تو شورشت برپا کرد مرگت بو بەشانازی بو هەر ئازادی خوازی سارینا دنیا بیدار کرد دشمنت پەست و خار کرد. ژن ژیان ئازادی، 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 ژن ژیان ئازادی. هەرچەند شەهید سارینا و ساریناکان و سەدان گیانبەخت کردووی شۆڕشی ژینا لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسمان کرد، کوردستان بە تایبەت شاری سنە جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دژبەستەم و نائەداڵەتیە. ئێمە دڵنیاین کە یادی شەهید سارینا و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینا دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینا کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر شەشنە هەڵاواتنێکە. هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی سارینا ساعیدی و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕش لەدەستداوە، هەموو ئەو ئازیزانەی کە دەست بەسەر کراون یان بریندار بوون، چاو یان ئەندامێکی لەشیان لەدەستداوە کە تاوەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جەنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمان دەدەین. هەزاران جار یادی ئازیزی شەهید سارینا ساعیدی و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێوەر. وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان